حاڵتان لەبێت و بەیانیتان باش بینەران و بیسەرانی پرۆگرامی بەیانی 24 لە هەر کوێکن هیوای دڵخۆشی و سەلامەتیتان بۆ خوازم لەگەڵ هاژەی هاوکارم. سڵاو سۆڤان بەیانی تۆ باش بەیانی بینەران و بیسەرانی کوردستان 24 باش هیوادارم ئەم بەیانێش لەگەڵ پرۆگرامی بەیانی 24 کاتێکی خۆش بەڕێ بکەن ئەو بەرگە و بابەتانی ئامادەمان کردووە پەیوەندی بە ژیانی ڕۆژانەی ئێوە هەیە بۆیە ئێمە ئەم کاتژمێرە لەگەڵتانەمێنینەوە ئێوەش بەدەم خواردنی نانی بەیانیەوە بەردەوام بینەرمانون با لە سەرەتاشەوە هەندێک لەو بابەتانی کە ئامادەمان کردووە بەوەی ئاشنا بکەین. خانمێکی کورد وەکو زۆربەی خانمانی دیکەی ئەم کوردستانە کەلانێکی زۆر خۆش دروست دەکات و دەڵێت کە حەزەکات بگەڕێتەوە کوردستان چونکە ئەو کەلانەی کە دروستیەکاوە لە سویدە و لە ناو کوردستان نییە. لاوک و حەیران و بەستەی کوردەواری بەشێکن لە فۆلکلۆری کولتوری کوردی ئەمڕۆ حەیران بێژێک میوانی بەیانی 24 دەبێت. لە هەموو جیهانەوە بابەتمان هەیە بۆتان لە رووسیا فستیڤاڵی سینەمای خێزانی بەڕێوەچوو ئێمەش بەشێکی لە کارەکانیان کراوە بە ڕاپۆرت و بۆتان دەگوازین. لە غەزا پێشەنگایەکی شەوەکاری بە بەشداری 28 هونەرمەند بەڕێوەچوو. بابەتە تەندروستێکەمان باس لە شەکرەکات کە زۆر کەس بۆ دوورکەوتنەوە لە شەکری سروشتی شەکری دەستکردی ئەسپارتام بەکارەهێنن. ڕێکخراوی تەندروستی جیهانی دەڵێت زۆر مەترسیدارە لەو بارەیەوە بڵاوکراوەی هەیە و ئێمەش بڵاوکراوەکەتان پێ نیشان دەدەین بابزانین چۆن ئەتوانین ئاگامە لە تەندروستی خۆمان بێت و شەکر نەخۆین. سۆڤان بە دەستپێکی پرۆگرامەکەمان بە بابەتی وەبەرهێنان بوژانەوە بێت ئەم جارە کە دەستەی وەبەرهێنان ئێستا هەوڵایەت پرۆژەی گوندی گەشتیاری لە چوارچێوەی پرۆژەی گەشت و کاڵادا جێبەجێ بکات کە پرۆژەکە لەلایەن ڕێکخراوی GIZ و ڕێکخراوی هۆڵندیەکانەوە پشتگیری داراییەکرێت. بەڵێ جا ئەو ڕێکخراوە ئەڵمانیا کە ڕێکخراوی GIZ-دا لەگەڵ ڕێکخراوێکی هۆڵندی بێگومان ئەزمموی خوانەهێنە هەرێمی کوردستان لێرە هەوڵاتیان سوودمەند بن لەو ئەزمونە بۆیە سەرۆکی دەستەی وەبەرهێنان دەڵێت کە ئەم پرۆژەی زۆر جیاوازە بێت لەبەرەوەی کە پرۆژەکە بە کەلوپەلی ناوخۆیی بە ئەزمونێکی دەرەوە یاتی بیانی ئەنجامەدرێت بەڵام گرنگەکەی ئەوەیەکە کەلوپەلەکە ناوخۆیی و هی خۆمانە خۆماڵیە. قۆناغی یەکەمیش لە هەورامان و چەوێڵە دەستی پێ کردووە و یاخود دەست پێ ئەکات هەموو هەرێمی کوردستانیش ئەکرێتەوە. پرۆژێکی گرنگی گەشتیاریە گفتوگۆی لەسەر دەکرێت. پرۆژەکە ناونراوە گەشت و کاڵ واتە سوودوەرگرتن لە پرۆژە کشت و کاڵەکان بۆ گەشت و گوزار. سەرپەرشتیاری پرۆژەکە ئاماژە بۆ دەکات ئامانجەکە دروستکردنی گوندی گەشتیاریە لە ڕێگەی پشتگیری دارایی ڕێکخراوانی و دەوڵەتەکان بە تایبەت هۆڵەندا. زۆر گونجاو لەبەر ئەو ئێمە یعنی وڵاتێکی پێشەسازی نین ئەوەندێکەکە بڵێ کشت و کاڵی کەواتە ئەمە بۆ ئێمە زۆر گونجاوە زۆر کولتوریی ناوازەمە هەنەیە زۆر جۆشتمان هەیەکەوە ئێمە دەتوانین بیبەستینەوە بە گەشتیاری هەم گەشتیار پێی خۆش بێ هەم بژانەوەی ئەو شوێنانە ئەو هەم نیشانداری کولتور و نەریتی ناوچەکانی خۆمانێ. حکوومەت هەرێمی کوردستان ئەمەنجی پەرەدانە بە کەرتی گەشتیاری بۆ باشترکردنی ژێرخانی ئابووری و ڕاکێشانی گەشتیار. سەرۆکی دەستەی گەشت و گوزار ئاشکرای دەکات قۆناغی یەکەمی پرۆژەکە لە هەورامان و تەوێڵەوە دەست پێ دەکات. لایەنە پیشەیەکان کارمەندانی ناوچەکان ئەمان ئەم ڕاهێنانانەوان دەست پێ کردووە تیمێکی لیژنەی باڵا هەیە کە سەرپەرشتیەکەین و ئینشەڵڵا لە داهاتوویەکی نزیکە ئەوەی کە ئێستا تا ئێستا دەستنیشان کراوە ناوچەی هەورامان و هەڵەبجەوەک و قۆناغی یەکەم بەڵام لیژنەیەکی با بڵێن هەڵسەنگاندن هەیە کە ناوچەی سۆران بادینان شارباژێر ناوچەکانی تری کوردستان هەمووی بەیەکەوە دەبێت سەرنجام پرۆژێکی گەورەمان دەبێت بۆ هەموو کوردستانە بێت. ڕۆژانە بە هەزاران گەشتیار سەردانی پارێزگاکانی هەرێمی کوردستان دەکەن بۆیە پرۆژەی دروستکردن و بژانەوەی ناوچە گەشتیارەکان بۆ ڕاکێشانی گەشتیاری ناوخۆیی و بیانی کەوتۆتە بواری جێبەجێکردن. بەرزبوونەوەی ئامارەکانی هاتنی گەشتیاران لە بازگەکانی هەرێمی کوردستانەوە وای لە حکوومەتی هەرێمی کوردستان کرد
پرۆژەی گوندی گەشتیاری لە ناوچە گەشتیارەکان گرنگی زیاتری پێبدا و پرۆژەکە جێبەجێکردنی دەستی پێکردووە بۆ ئەوەی هەمکەرتی گەشتیاری پەرە پێبدات و داهاتی ناوخۆش زیاد بکات. ڕێناز ساعلی کوردستان 24 هەولێر. دێنە سەر ئەو بابەتی کە لە سەرەتای پرۆگرام و ناونیشانێکیمان باس کرد ئەویش ئەوەیە کە کوردان لە هەر شوێنێکی ئەم دنیاە بن هەژە بەبێ کولتوری خۆت ناتوانی بەردەوامی بەژیان بدەیت. ئەگەر لە هەر سوچێکی ماڵەکەشت بوو بێت کولتورێکی خۆتە خوارد جۆرە خواردنێکی کوردەواری هەر ئەیکەیت و ئەنجامی ئەدەیتدا. کوردانی دیاسپۆراش بە شێوەیەک هەر کامێکیان هەر شتێکیان لە کوردستان و لە یازما بێت و بتوانن جێگەی ئەوە هەبێت کە بتوانن بیکەن ئەنجامیێدن. لە سوید خاتونێک هەیە کە ناوی ئەدیبەیە یەکێکە لەو خانمانەی زیاتر لە 20 ساڵە لەوێ دەژی بە جلوبەرگێکی کوردەواری لە باخەکەی لە وڵاتی سوید دانیشتووە کەلانی کوردی دروست دەکات کەلانی خۆمان دروست دەکات وجا باسی ژیانی خۆشی کردو بۆ کوردستان 24 هەرزۆ. باسیەوە کات کاڵێ کۆبوونەوەی خێزانەکان و پەیوەندی کۆمەڵایەتیەکان لێرە کارێکی ئاسان نییە و تامەزروی کۆبوونەوەی کۆمەڵاتیەکانن. ئەدیبە خاتوون بە تاسە و هەناسەیەکی پڕ حەسرەتەوە بۆ نیشتیمانی هەورامانەڵێ بەرد لە جی خۆی سەنگینە. ئەدیبەم ناوە خەڵکی تەوێڵم هەورامان ئەدیبە حەمەد سەعید 24 ساڵ لە سوید دەژیم لەگەڵ دوو مناڵەکەم. من لێرە وام کردووە کە کەلتوری خۆم ون نەکەم بە تایبەتی لەبەر مناڵەکانم ژیانێکی سادە ژیاوم هەر وەکو لە هەورامان بم ئاوەها. پیازی کەلانە ئەبێ ناسک بێ بەس ئیتر لێرە ئێمە ئەمانمان دەستکەوتووە ئەبێ کەمێ بە جوانی وردیان بکەم بۆ ئەوەی لە ناو هەویرەکە بوەستن. لە وڵاتی غەریبی خۆش نییە بەڵامی تر ئەو کاتە ئێمە هاتین وڵاتی خۆمان ئارام نەبوو. ئەتریسە لێرە مەجبورین بەم شێوە بژین و هاگامان لە کەلتوری خۆمان و مناڵی خۆمان و کوردستانێک لە ناو سویدە. من ئێستا کەسێکم تەمەنێکم کردووە ماندوو بووم لە ژیانم ئێستا تازە ئێرە بۆ من باشە. ئەگینا ئەگەر من ئێستا بزانم کەسێکم لەش ساقم شتێکە توانم بکەم بۆچی ئەڕۆمەوە لە وڵاتەکەی خۆمەیکەم. سبێنێ مناڵەکانم بڕۆنەوە هیچ ڕێگەیان لێ ناگرم و دەستخۆشیشیانەکەم و یارمەتیشیانەکەم بڕۆنە وڵاتی خۆیان بژین. لێرە هەموو کەس ئیشەکە بۆ بژێوی ژیانی خۆی خەڵک فریا ناکەوێ زۆر کۆ بێتەوە ئەبێ ڕۆژانی تایبەت دانەی بۆ ئەوەی کۆ ببیتەوە چەند ئایلەیەک ئەویش زۆری ئەوێ لەوانەیە لە مانگێکە دوو مانگە اینجا بتوانی دووسێ ئایلە بە یەکۆ کۆ بنەوە بەرنامەی بۆ دانێن. لەم وڵاتە هەرچەند ئەڵێن ئازادیە و دیموکراتیە و خۆشە واژ نییە هیچ شتێکی ئێرە 1000 ساڵ ئینسان لەم وڵاتە بژی هیچ شتێکی نابێتە وڵاتی خۆمان. چونکە تۆ لێرە هەمیشە هەست بە ئەوەکەی کە تۆ ئامانەتی لە وڵاتێکە هەمیشە هەستەکەی ئەمە وڵاتی خۆت نییە هەمیشە هەستەکەی بە جۆرێکی کە سەیرت دەکەن تر وڵاتێکی بێگانەیە هیچ نابێتە وڵاتی خۆمان هەر قەدیمیەکە ژووتویەتی بەر لە جێی خۆی سەنگینە.
حیران درێم براینە برادری نەزێنی خۆتان بدەنێ ئەو ڕۆ بەوێ سبیانێ ئەوە درێم زێ پیرە بادینە لە کاچێن گۆ دێ و دەسافێ هەیامان و سەدامان زێ پیرە بادینان دیسانەکە لە من دێ و دەساوافێ ئەوە شەب سۆژە بەقێ خۆ دەداتەوە لە زسری کرێکی ئاوی مەلا عومەر و چەمەد و بزانگ و وێڕ و زمارە و زماران هەموو داهانی هێواران گەلە بەنازی چێشتاوی خۆی دەگرتەوە بەگردەکەی کاو لە پشاو ئافێ دەباسی خومم چێوێ غەدارێ لە بابێ غەدار لە بۆ کاچوی تۆ ببینێ بەگومەتەکەی سوڵتان بڵای عارەبی وەچی هەموو ڕستێ دەرێ بواران زاحێرە کاکرد بەخەم لە بۆ خۆلێ دەکەنەوە زیارەتەوە وای توافێ ئەی دەنگت خۆش بێ سڵاو لە دەنگت لە سڵاو لە ڕۆحی باوکت لە دەنگی هەموو خانەوادەکەتان کە دەنگ خۆشن بەخێر بێ زۆر سپاس دانێکت جوان کردین کاگەمیر کاک ئەمیر حەسەن حەیران بێژێکی ناوازە کە ئەم بەیانێت جوان کردین جا بەیانیان حەیران زۆر خۆشەوە بۆ وایە بەیانیان خۆشترە خۆی مەسەلە چکو دەرێ حەیران و ساوار پیر نابن ساوەر حەیران و ساوار پیر نابن هەر بەگەنجەی هەروەکو خۆی ئەمن دایمە تامول لەزەتی هەموو کاتێک تامول لەزەتی خۆی لەوەی کە بەرامبەر تێت بگە حەیران خۆی پێناسێ حەیران ئەمە تەنها لە دوو ڕاجێمان لە حەیران بۆ وا دەزانین حەیران تەنها وەسفکردنی ئافرەتە یعنی بیان باسکردنی جوانی ئافرەتە نا حەیران دەوڵەمەندترین جوانترین مقامە لە کوردەواری لۆ لە حەیران باسی جوغرافیای وڵاتەکەی تو دەکرێت شارەکە دەکرێت باسی جلوبەرگ و پۆشینی ئەو ئافرەتە دەکرێت کە لە چه حەشیرەتەکە لە چه بنەماڵەکە لە چه شارێک دەژی باسی دەردی دڵی ئەو کەسە دەکرێت کە عاشقە بە خاک بە نیشتیمان بە دایک بەو ئافرەت بەخۆش یعنی هەموو جونگەکانی تێدایە حەیران لەوێ بەڕاستی حەیران گوتنی حەیران و بژاردننی حەیران شتێکی زۆر پیرۆزە و ئینشاڵڵا بتوانین بەو نەوانی دوای خۆمانی بناسیین باون نەبێت ئەم دەنگە خۆشە بە تایبەت حەیرانیش باشە کاک ئەمیر حەیران بە پێی ناوچەکانە گۆڕێت جا پێمان خۆشە هەندێک زانیاری ورترمان پێبەی لەسەر حەیران لە ناوچەکان چۆنە لە هەولێر لە ناوچەیەکی دیکە چۆن ئەوترێ حەیرانی ئێرانیەکان یاخو بڵێن ڕۆژهەڵاتیەکان جیاوازە خۆی حەیران کە دەڵێ حەیران یعنی دەشتی هەولێر حەیران لە دەشتی هەولێر دەشتی هەولێرە هیچ مەجای مناقەشەی تێدا هی خۆمانە بڵێ نا مڵکی کووردە مڵکی کووردە بەڵام لە دەشتی هەولێر لە دایک بووە خۆشبەختانە ئێستا پەڕیتەوە کۆیە لە کۆیە پەڕیتەوە سۆران ئەمە وەکو ناوەندی باڵای حەیران بێژانی کوردستان بارەگای سەرەکیمان لە ناو هەولێرە لقەکمان لە مەغموری هەیە لقی حەیران بێژان لقەکمان لە کۆیە هەیە لقەکشمان لە سۆران هەیە ئێستا خۆشبەختانە ارتیباتێکی زۆر باشمان لەگە بۆکان هەیە لقەکی حەیران بێژانی ڕۆژهەڵات لە بۆکان بکەینەوە ئێستا وە خەریکی ئینشاڵڵا هەر کەسە مەسەلەن هەولێر بە زاراوەیەکی پەتی زمانی خۆمان حەیرانی دەبێت منتقەی سۆرە باڵەکایەتی بە زمانی خۆیان بە شێوازی گوتنی خوان منتقەی ڕۆژهەڵات ئەویش حەنگ زیادە لەگەر سۆران و لەگە هەولێر بەڵام هەر یەکە و تام و چێژەکی خۆیە بەڕێی من کە مادەم ناوی حەیرانە زە هەر کەس دەیرێ ئەمن ئەو تامی لێ دەکەم یعنی بەڕاستی تامی لێ دەکەم کە ئەو حەیران بێژێڵێ باشە کاک ئەمیر ئەوەی کە ئێستا باست کردوتت مەرج نییە تەنیا حەیران وتن بەسەر باڵای ژنابێت بۆ نیشتیمانە بۆ هەشتێک جامێ بزانم کە دەیڵێ ئەو هۆنراوەی کە ئەوترێتەوە چیرۆکە وەکو سینناریۆی هەیە لە سەرتاوە تا کۆتایی ئەگاتە یان هەر لە دۆخی وەسفکردنایە نا خۆی بە حەیرانە گوت کرد لە بۆ وەسف بکە ئەو کەسەی کە حەفت سارە ژنی مردیان کابراەک ئافرەتەکی هینایە زۆر زۆر خۆش چ دەرێ دەرێ حەیران دەرێم لە زووری عەلی قەرەنی دەبزێوێک زەبایە پیرە شەماری لێی دەدا زولف و هەنی ئەمن سەرێ حەفت سارانە تازێبارێ حەیرانێمە خوابرای نەکەس پێ نەکەنی بەژنی نازار حەیرانەکەی من دەرێ نازار حەیرانەکەی من گەلە گەلە بە قاومتمان بوو یعنی زۆری سیقە پێی بوو
لۆیە هەموو سەر لە سبەینان سەری خۆم برن دەکەم ترچێکاو لە مەفتنی یان گەڕۆم لە وڵات نامینیم لە ئەوەی کە ئەو کەسەی تێدا نمایە جا حەیران ئەگەر سەربەند و ناوەندە بەند و کۆتابەندیشی یەک نەبوو نابتە حەیران وەرناگیری وەکو مقامەتەکانی دینە گۆرانی نییە لێ دووەرناگیری ئەو کەسەکە مامۆستای حەیرانە لێ دووەرناگری بیداتی بەسی پێ دەست پێ دەکەی دەبی ناوەندی کەلیمەکەشت ئەوە بی ئاخری کەلیمەکەشت ئەوە بی خۆڕستێک نییە خۆی بۆت بێ بۆ نمونە تۆ بۆ خۆشەویستەکەت وت بێ وتوتە بۆ خۆشەویستە ئەمە خۆت تووشت قسە ناگەڕێت ناخۆی لە چ وەختێک دێ تو دەبینی کەسەکەت خۆش دەوێت شەر نییە تەنها ئافرەت بی شارەکەی خۆت گوندەکەی خۆت وڵاتەکەی خۆت برادرێکی عەزیزت شەهید دەبی دەڕوا دەمری کۆزاتە بۆ خۆشی و بۆ ناخۆشی بۆشی و بۆ ناخۆشی شادی دادەنیشی ئیلهامەکە لۆ دێ دەست دەبنجێت دەنێی ئیدی بە سەرەوی داهاردنی و ئێستا خۆشبەختانە ئەمە لەوەتی حەیران هەیە و جۆمان لە حەیران بووە تەنها کوڕ بەسە کچاندار بوتیا و ئێستا بەرنامەمان هەیە ناو ناوەندی حەیران پێشانی کوردستان کەس دەبی بێ بەسەر بەژن و بارای کوڕیدا حەیرانی برێ کچ وەسفی خۆشەویستی خۆی بکە کەس ئەو ئاین و ئۆینەی بینی باسی کوڕەتی مەلاکراوەدانی باڵای وا بۆ بەژن و بارەیەوە بەخۆ بە تفەنگ و تاق و بەڕنەوە ئەو شتانە دەور دەبینی شتێکی زۆر جوان دەرەچێت بەم شێوەیە بێت ئەتوانین بڵین حەیران تەنیا بەس بۆ پیاوان نییە ژنانیش ئەتوانن بیڵێن بەڵام ئەمێ بزانم ئەو هۆنراوانە هەبوونە بەس بە تایبەت بۆ حەیران هۆنراوە بڵێن ئێستا چۆن گوهانێ گۆرانیمان هەیە شاعیرمان هەیە باشە شاعیر ئێستامە شاعیرمان هەیە لە هەولێر دەپازە شاعیری زۆر باشمان هەیە مەسەلەن پێی دەڵێم لەسەر ئەو مۆزوعا دەمەوێت تێکستەکەی دەدەمێ ئەوەی لە مێشکمەدەی دەمێ حەیرانەکەم بۆ سێ حەیرانم بۆ بنووسین پاش هەفتەیەک دەڕۆژ تەلەفۆنم بۆ دەکات دەڵێ وەرە ئەوە تێکستەکەیەتی ئەگەر بتوانین ئەگەر بۆ خۆت حەز دەکەی دەستکارێک بکەی ئەگەنا ئەو تێکستەکە دەیبێ پرۆفیلی دەکەی و دێڵێ ئەنجا کاکی شاعیرەکەمان هیوادارم بۆ خانمان بۆ ئافرەتانەوانی کاتوانن بیڵێن ئەوە نە بە شان و باڵی پیاوانە بێن لەبەرێکە هەموو گۆرانیەکان هەر بۆ ئێمە دەبایمەش تۆزە بە شان و باڵی ئەوانە بە جوان بیڵێ جوان بینوسەرەوە جوان بابۆت بێت چۆن ئیلهامت بۆ بێ کاک ئەمیر کللتوری کوردواری زۆر جوانە بەتایبەت لە کاتی ئیشکردنیشە بۆی ماندوونە بن هەر لە کاتی دروێنەکردە حەیرانیان وتووە بەستیان وتووە لەوەش شارەزاییت هەیە پێمان خۆشە گومان لێت خۆی دروونە هەبووە ساوەڕ کوتانەوە هەبووە کاتی خۆی ئەو تەکنۆلۆژیای ئێستانە بۆ ساوەری حازر بێ هەرەوەزی هەبوو لە گوندی خەڵ دەبوونەوە 15 کەسێک ساواریان دادەن ناو فەردیان دەکرد بە کوچلیان دێ داگۆ گەرمی پارە لێدە دەگو گەرمی پارویان دەگۆ دۆ ئەو سارە کابان هارە حەی ئەڵڵا ئەو شتانیان دەگۆ لە کاتی دوور نەکردن مەسەلەن هەدروونە ناسچێ ئەوەمان بۆ بڵێ تێکستەکەم بە کامل لەبەر نییە بخۆی کامیان لە کامیانت هینی ئەو کارە هەرەوە زیانە لەبەرە هەر هەمووی یعنی هەمووی بەپێی مەسەلەن دادەنیشتەوەی شەر نییە ئیلا بەستە بگۆترێ دادەنیشت حەیرانی دەرێن مەجلیسەکەی گەرم دەکەن بە حەیران دوات شایدی و حەیراندی و حەیرانی دەرێن و ئیدی لە پاشان دەریاڵە دەست بە ئیشێ بکەین دێن بەستەی دەرێن ئەو بەستەیەکە ڕێک بکەوی لەگەر ساوەڕ کوتانەوەی شەر نییە لە مۆزوع بیت گروتێکی زیاتریانێ جا کاکە مێرێمە چامان نییە بەڵام مەجلیسەکەمان بۆ گەرم هەر ئەبێ ئەوکەمان گەرمە ڕاست ئەوکەتان تامیسایی دە باشە کەواتە مەجلیسەکەمان بە حەیرانێ کە بۆ خۆشکە و حەیران بەسەر چاو حەیران برایەم برای نەبرادرین و ڕووبەوێ هێوارێ دەرێم گە لە بریندارم لە بەغەمێ پیرە دنیایێ و ئەوەتانە برینێ درێ کاچن بۆ گەلە بەژانە برینێ خەرک و عالەمێک من دێمە برینێت فەنگان و خەنجەرانە برینێ درێ کاچێت و وەڵا دەرەم درێ نازار حەیراوانە ئەمن دەم بۆتە گەلی دۆست و برا و برادران تخوا لە بۆ برینێ درێ کاچێ خۆتانم بۆ مەڕ و گاز مەکەنە تەمیبان و مکمانان دەبڕۆ لە بۆ گازکەن خۆڕ و بە خارەکەی خۆم دەبا بێتەوە سەرگیانم دابنیشی بەدەستانم دەستنە کاتێ بەزرگ و پەرچەمان نازم بداتێ وەڵا برینێ درێ کاچێ بۆ ساڕێژ دەبی ببێتە بین و حەجیب
وای لقمانە کاگەمیر من هەست دەکەم لە ئەم جۆرە هۆنراوانەی کە لە ناو لاوک و بەستە و حەیران ئەوترێ هەر خۆشەویستێکی زۆر بێخەوش و پاکی تایە هەستەکەی چەنە ڕەشماڵ هەڵدراوە دەوار هەڵدراوە زۆر شوێنێکی سروشتێکی جوانایی کەسەکە چاوبن و قەنێ و شوێنەی دێتە بەرچاوە جوان بە وردی وەسفەکرێت خۆی ئەوە ڕێی من وەکو سەرۆکی حەیران بێژان وەکو کوڕی هونەرمەندێک من حەیران بێژ نیم خۆشم ئەو شەرەفە بەخۆم نابەشم کە بڵێم حەیران بێژم من توانیتم تەنها لە ناو بنەماڵەکەمان بتوانم لایەک بگرم نەڵێن حەیران لە ناو بنەماڵەکەیان تەواو بۆ چی شۆرەت ئێمە حەیرانە عشق و خۆشەویستی و پاچی و بێگەردی لە ناو دڵی ئینسانی هونەرمەندە کە بتوانێت بە حشقەوە دەری دروستە کا من مەسەلەن حەیرانێک دەرێم چاوم دەسوقێرم ئەوەی کە ئەمن دێڵێم دێتە بەرچاوم یعنی پاچی حەیران لەوێ بە تایبەتی شارەزایم لە بوارەکانی بەڵام بە تایبەتی حەیران پاچی و گەورەی حەیران عشقی حەیران ئەلەوەدایە ئەوەی کە دێڵێ دەرێت دەبی لە ناخەوە بستە ناو مۆزوی حەیران منیش کە گوێم لێگرت هەمان هەستم کرد وێنەکەم لا دروست بیانی هەستمە کرد بە کلیپێکەوەی بینم بزەبت باشە کاگەمیر باسێکی خانەوادەکەی خۆتمان بۆ بکە پێمان خۆشە باسی مناڵی خۆت بکەیت بە تایبەتی ڕەحمەتی حەسەن حەیران پێمان خۆشەوە چۆن بوو خانەوادەی ئێوە چۆن بوو چۆن دانیشتن کۆبوونەوەکانتان ئێمە لە ساڵی 1970 کا من نەبوویمە باب معایلەکە ماوەرەی ئێران بووینەوە لە کرمانی ئێران نیشتەزیە بوونی لە جنوبی ئێران هەتا ساڵی 91 ئەمە لە ئێران لەدایکبوومە باسی نازی بابایەتیم نەدیتیان بخۆم چی بابم پێشمەرگە بوو جەبهە و ئیدی نەمزانیە یعنی بە حەسەن حەیران بابی من بۆ تەنها بەناو ڕۆژێک لە ڕۆژان نەمتوانی وەکو منداڵی خەڵکی لەگەڵ بابم بچمە سەفرێک بچمە پیاسێک بچمە شوێنێک نەبووە لەبەر وەزئی سیاسی خۆی و لەبەر پێشمەرگایەتی و خزمەتکردن پاش ئەوەی کە کۆچی دوایی کرد لە ساڵی 1970 لە بینی ڕزایە و نەغەدا یا کاتەی بە وازبێ حیزبی سیارەی پێ بۆ وەرگەڕا کۆچی کرد ئیدی لەو نەهامەتەکانیش دووبارە لە بۆمە دەستی پێکردەوە یعنی کە باب نما لە وڵاتێکی غەریبی ئیدی کۆبنەوە عایلەی مە بابم دوو ژنیا بووە خاوەنی چار کوڕ و چار کچی بووە ئیدی ژیانی پێشمەرگایەتیش وایە ژیانێک بووە دیفاعکردن بۆ لە شەرەف و کەرامەتی میلەتێک دیفاعکردن بۆ لە خاک و وڵات و نیشتیمانێک لە هەمان کاتیشدا بیر و باوەڕ و مەبدەئێکی کوردایەتی و پارتایەتی وای لە حەسەن حەیران کردووە کە بپێتە دەروێش ڕێبازی بارزان و 17 ساڵ لە ئێران و لە ئاوارەی هەتا دوور لە خزم و کەسوکاری خۆی سەر لەوێ سەر بێ باشە کە باسیم قۆناغانەکەی بێگومان بۆ خۆشت حەیران دەڵێ ئەبێ ئەو خەم و نەهامەتیاتان لەلایەن خانەوادەکەتان و هیچ کامێکتان هەڵێوەتان داوە بیکەن بە حەیران خۆت بێڵیتەوە یان کەسێک هەبێ ئەو هەموو وردەکاریوانەتان بۆ بگێڕێتەوە خۆت بیکەی بە حەیران خۆی ئەوە ناتوانانی بکەی بە حەیران بەڵام دەتوانی بکەی بە لاوک باشە کاتەوە بێت جیاوازی نێوان لاوک بەستە و حەیران حەیران تایبەتە بە هەولێر و دەشتی هەولێر لە زەی بادینە لە قەندیل ڕا لە قەندیل لۆلایە حەیرانە لە قەندیل لە بۆ ئەو بەری لاوکە لاوک باسی داستانە ئێستا حەسەن حەیرانی بابم لاوچیشی هەیە لە شەڕی هەیبە سوڵتان کە پێشمەرگە و ئەو کاتی حکوومەتی بەحسی تووشی شەڕ بووینە چەند پێشمەرگەیەکی برادری بابم لەگە بابم دەبن شەهید دەبن هەر لێوێن دەرێ لاوکەچیان بەسەردا هەردەرێ لاوک داستانە وەکو حەیران نییە حەیران دەتوانی بە دوو بند بە سێ بەندی خلاصکێ بەڵام لاوکێ دەتوانانی نیو سەعەت جێی ڕابگری یەک لاوکە چل دەقە جێی ڕابگری بە سەراتی خەزوسیامان بە سەراتی لەیل و مەجنون ئیدی هەموو لاوکەکان لاوچی چەتۆ فەرعۆ لاوکان زۆرە لاوشیش بە تایبەتی ئێزید خان بێڵێ ئێزیدی کو دەڵێن حەیران تایبەتە بەدەشتی هەولێر لاوچیش تایبەتە بە یەزیدیان ئێزیدێک بێ لاوکەکە لە بۆ برێ بەڵام شەرت ئەوەیە تێی بگەی کو بۆ حەیرانی دەچێناوە محادثانی کە ئەم باسی دەکەم بە لاوچی ئەو کە بەو لاوکەی دەچێنا و فلیمەکی نیو سەعاتی جێی لێ ڕادێنی
زۆر جاریش کاگەمیر بۆتە سەرچاوی مێژووی ینی بەپی ئەو لاوکە کە ماوەتەوە ڕێک وەکو دەستنووسێکی مێژووی ماوەتەوە لەسەری ئەەکان باسەکە باسی ئەو شەڕ ینی باسی شەڕت بۆ دەکاتن شەڕەکە ئەو لاوک بێژە کاتی خۆی کە بەخۆی دیتیتی بەلاوک دەری دەبڕێ پێ دەڵێ وابوو واچوو وابوو ئیدی هەمووی دەتوانی بیکێ فلیم بەڕاستی ڕاستە زۆر جوانە هوەر و کللتوری کورد ئەوەندە جوانە لە ڕێی هوەرەوە بەچی ڕنگ و ینی هارمۆنیەکی زۆر زۆری هەیە جا کاگەمیر ئێمە ئەوەندەی گوێمان لە دەنگی تۆ بێت مرتاحترین لەوەی کە زیاتر پرسیارە لێ بکەین باسیوت کرد کە حەیران زۆر جار بۆ شۆڕشگێڕی بۆ نیشتیمان پەروەری بۆ خۆشەویستی هەموو ئەمانە وتراوە حەیرانێکی تایبەتمان بۆ بڵێ حیرانش تایبە لەسەر گوندەکەی خۆمان با نەچینە سەر باسی وەسوی کچی خەڵکی بکەین با باسی خۆمان باش نییە حەیران دەرێم براینە برادەرینە غەینی قوتان بدەنی ئەو ڕۆ بەوێ سبیانێ دەرێم چیژ و کارێ گوندێمەوە هاتن ڕێزە بەڕێزا و لە ناو کۆمەرێکی ژۆران باغر شۆڕەکەی من دیارە هەیامان و سەدامان زێدە لە چیژ و کارێ گوندێمە بە خودای گەلەگەلەقیت و قۆزا ئەمن لە بەکەی فێدرێ خۆم و درێگەلی دۆست و برا و برادران دەچوومەوە سەرکانیەوە کازەکەی خۆمان برای نەدرم لە کاچنگۆ بە زۆگە و کارێزا و ئەمن دوونێ بەوێ جێژنی قوربانی لە زارێ کۆرانی گەیمە دوو چاوێ بەرەک و گردنێ زەردێ پڕ لە خاری لە بەلۆمێ بەدکار و خەرچێ گوندێ خۆمان پڕ بەدرێ خۆم نەوێت ئەم لێ بکەم جێژنای ئایا ئای پیرۆزە و خۆرکی ژۆڵەکەی تیا بوو گوندەکەش هەرکی ژۆڵە یانی بەبێکی ژۆڵە و کەچ نابێت بخۆی مەرەگەی لەگە نەبی حەیرانی جوایە کە گۆتە خەم لێ دەرێم حەیران بێژی کەس دەبێ پێیا بێ وە بیکەمە حەیرانەک مانگۆ گوتمان نازار حەیرانەکەی من ئەوها ئەو مایکێ دەبرێ کوڕەتی مەلاوەکەی من ئەوها ئەی جوابمان بداتەوە ئاوچی تایرێ هەیە دەرێ ڕەفع و کەپس کەمە ڕەفعمان کرد ئەو دەبی کەپسمان بکاتەوە لە بێزەحمەت سنوورەکە بێ ئەمەش باسی کوڕەتی مەلاوی خۆمان ئەوە زۆر گرنگە چونکە هەژە هەر لە سەرتاوکە باسی کیژی تێکێتتر بۆ خۆی هەر جوانە بێت ئەو وڵی ئەوەش زۆر ینی هەوڵێکی زۆر جوانە زۆریش باشە ئەگەر تۆ بیڵیت بەسەر بەژن و باڵای خانمانە بە ئەوانیش حەقە بۆتان بسەنەوە حەیرانبێژی ئافرەتمان هەبووە بەڵام بەداخەوە ئەقڵیەتی کوردەواری خۆمان کاتی خۆی ئەوەندە پاشکەوتوو بووە یعنی ئێستاش دەگەدابی لە زۆر شوێنە وایە ئافرەت نابێبی لە شاشێ بە دیارکەوی ئافرەت نابێ حەیران بچڕێ ئەوە کێشەی کوردەواریمە بوو ئەگەنا ئێستاش ئەمن مامۆژنێکم هەیە خێزانی مامم مامی شمەر حەیران بێژ بۆ کاتی خۆی حەیرانی وتیە ڕۆژێکی لە ماڵی دانیش دەمام ئەمرێ خوایکی دێژ نەمای حەیرانی گوتیە زۆر سپاس کوڕەکەی موبایلەکەی بێواشی دانایە ڕیکۆردی کردێ دەنجی وەڵڵا شتی وا دەڵێتن یعنی بەسەر پیاوەکەی و بەسەر خۆی و بەسەر غەریبی خۆی تەنها حەز دەکەی دابنیشی جێ لێ ڕاگری بگریێلووی یعنی لە ناخی دڵەوە شت دەڵێ زۆر جوانە بەدەم ئیشکردنەوە بەڵام بەداخەوە ئەقڵیەتی میلەتیمە و شتان نەگەیشت بە مستەوای کە ئافرەت بێتن لە شاشەکان دەست لە بنجێنی حەیرانی بڵێ بەڵام ئیشاڵڵا ئێمە وەکو ناوەندی حەیران بێژانی کوردستان ئەوە لەناو پارتیشانەدە بە پێویستی دەزانین کە لەو شاشە جوانەی ئێوە سوپاسی پێزانیمان لە بۆ بەرپرسی لە قیدوی پارتی دیموکراتی کوردستان کاک بڵند ئیسماعیل کاک ئومێد خۆشناو کە جوودە چ کاملیان کرد ماڵەچیاندانی لە ناو پارتیشانەدە ئیشارە دەوعەتتان دەکەن لە ئیفتتاحەکەش لەوێ دەرێ ئەمە بتوانین ساڵانە سێ کوڕ و سێ کەس دوو کوڕ و دوو کەس بەرهەم بێنین بتوانن فێرە گوتنی حەیران و بەستەیان کەین جاوە هەمومان پێویستمان بۆ کۆنسێرت بێنە مەیدان تەنها موچاوی ئەمیری نەبی ئەمیر تازە ڕۆی بابێ ئەمیر خزمەت کا خەڵک پێ بگەینی گەنجەکانمان بین حەیران لە گوندەکان بینە ناو شار جا کاگەمیر بەو هیوایم هەر ئام دانیشتەمان کە ئاوهایە دوو کەسی تریشی بۆ زیاد بە خانمێک لەگەڵمانە بێ دانیشت بێ و پرسیاری لێ خۆشە بچیتە لایف میوزیکێکەوە کە حەیران و کچ و کوڕ بیڵێەوە وڵا پێویستمان پێێتی کاگەمیر پێویستمان پێ ئیشاڵڵا دەشیکەین ئەوە ئیشاڵڵا وعد دەدەین کە ئافرەتشمان هەیە سەردەمەشی بەتەما بوو
دەورە چ بکەینەوە لە بۆ بەهرەمەندانی حەیران ئەوانەی کە حەز بە گوتنی حەیران دەکەن نەمانتوانی شوێنمان نەبوو بەڵام ئێستاوە الحەمدوللا شوێنمان هەیە و لەژێر تەعمیلاتدا ئینشاڵڵا 15 ڕۆژی تەواو دەبی ئەو کاتە بەرنامەی ئەو جارە ئینشاڵڵا بینەوە کوڕکچەکتان لۆ دەنێرم مێش هەرمەبەستمەوەیە چونکە ئێمە پرۆگرامەکەمان تایبەتە بەوەی کە لە کوردستان هەر فۆلکلۆرێکی کوردی هەبێت هەر هونەرمەندێک هەبێت هەر کەسێک بەهرەدار بێت ئێمە لێرە خزمەتی بکەین بۆی بۆ هیوایم کە خانمێک بە تایبەتی خانمێک ئەوەی دیکەش بەخێر بەسەرچاو بەڵام بە تایبەتی لێرە خانمێ ببینین کە دەستەگرێ بەگوێ و حەیرانەڵێ وەڵڵا ئینشاڵڵا بێشک دەبینن ئینشاڵڵا جا لە سەرەتای پرۆگرامەوە بەبێ ئەوەی کە ئێمە هیچ بڵین بە دەنگی جەنابەت دەستمان پێ کرد حەزەکەین یەک شتی تایبەتش پێ بۆمان بڵیت لە حەیران کە هەر بە دەنگی خودی جەنابەت ماڵاوایت لێ بکەین لەناو پرۆگرامە بەسەر چاوەکان خۆش بێ حەیران دەرێن براینە برادری نەزەینێ خۆتان بدەنێ ئەو ڕوو بوێ سبیانی ئەوە دەرێم دیسان ڕۆژم لێ هەرات کە زەنگان داوێ و ئەوە ڕۆن دەکاتەوە سرێ سەفینی دەداتەوە لە قەراتی پیرە هەولێرێ هەیامان و سەدامان لە قەرە چووغێ خۆمان لە کۆر پەچی ژۆرەکانی کەندی ناوێ دەبا بەژنێوێ غەدارێ لە با بێغەدار لە بۆ کاچێنگۆ بمینێ بەشت لە نمامەکانی وەچی هەموو فەسێ دەرێ بواراشین دەبی لە باغی عازی مستەفای مارلاو ئایا ئاوای شەقراوێ و دەنگت هەر خۆش بێ و زۆر دەنگت نەڕزەوە لە شت ئێمە تۆمان ماندوو کرد بەیانێکت زۆر جوان کردین کاکامی سپاس هەمیشە دەنگتان زیندوو بێ سپاس ئینشاڵڵا و جارە بە دەردی کوردەواری خۆمان گوت چیژۆرەکتان لۆ دەرێرین ئەلێرە حەیران دووبارە سپاس بۆ سپاس بۆ ئێوە زۆر جار هەڕەشە و مەترسی لەسەر دیموگرافیای وڵاتێک دروستە بێ بە تایبەت ئێستا و هەڕەشە و مەترسیانی کە لەسەر دیموگرافیای رووسیا هەن حکوومەتی وڵاتەکە چەندین ڕێکار و بەرنامەی جیاوازی گرتوتە بەر بۆ ئەوی کە لاوەکانی هانبات خێزان پێک بهێنن بۆی وەچە بخەنەوە چونکە خەمیەوەیانە کەم بوونەتەوە جا ئەمەش کردیانە بە پرۆگرام هاژە وەکو بەشێک لە پرۆگرامی پشتیوانی پاراستنی خێزان ئەم کارە ئەنجامەدەن دیارە لە شاری یاڕەسلاڤە هەژدەمین فستیڤاڵی نێودوڵەتی فیلمی سینەمایی خێزان و منداڵ بەڕێوە ئەچێت فیلمەکان گرنگی پاراستنی شیرازەی خێزان باسەکەن و خۆشەویستی تاکیان بۆ نیشتیمان کە نیشتیمانی دایک مەبەستیانە دەرەخەن پێش ماوەیەکیش لەمەوە بەربوو کە ڤڵادیمیر پوتین سەرۆکی رووسیا داوای لەو خانوادانە کرد کە مناڵیانە بێت خەڵاتی پارەی پێیانەدا بەس بۆ هۆیەکە وەچە زیاتر بخەنەوە با پێکەوەم بابەتە ببینی هەژدەیەمین فێستیڤاڵی نێودەوڵەتی فیلمی سینەمایی خێزان و منداڵانە لە شاری یاڕەسلاڤ لە رووسیا بەڕێوە دەچێت 40 فیلم نیشاندران کە بەرهەمی 8 وڵاتی ئاسیا و ئەوروپا بوون فیلمەکان باسی پاکیزەیی و دڵسۆزی و خۆشەویستی و پەرۆشیان دەکرد لە ژیانی هاوسەریدا ناوەڕۆکەکانیان هانی لاوانیان دەدا بۆ ئەوەی خێزانێک پێک بهێن و وەچا بخەنەوە و بە گیانێکی نیشتیمان پەروەریەوە نەوەیەکی نوێ پەروەردە بکەن ئێمە بەرنامەی داجیامان هەیە لەسەر ئاستی نووسەر و لانی دەرونی و بۆچوونی پسپۆر و کەسێتی دیارەکان کار لەسەرەوە دەکەین چۆن لەم دنیا جەنجاڵەدا بتوانین پارێزگای لە خۆمان بکەین و بمێنینەوە ئێستا هەوڵ هەیە بۆ ئەوەی هەمومان لە یەک بچین بێگومان مرۆڤ ڕەهەندی کۆمەڵایەتی هەیە و لەگەڵ ئەوانی تردا دەژی بەڵام دوجار تاقانەیە و کەسی دیکە وەکو ئەو نییە ئێمە ئەگەر خۆمان دۆزیەوە ئیدی دەبینێ مای خۆشبەختی بۆ ئەوانەی دیکەش مرۆڤ بەهرە و توانە و کارامەی جیاوازی هەیە بەڵام گشتمان پێکەوە بایەخ و ئەرزشمان هەیە چونکە یەکتر تەواو دەکەین ئەم فێستیڤاڵە ئەم ڕەهەندانە نیشان دەدات ئەو فیلمانەی لە فیستیڤاڵەکەدا نیشاندران باسییان لە کێشە کۆمەڵایەتیەکانی کۆمەڵگەی مۆدێرن دەکرد دووپاتیان لە بەها ڕۆحی و ئەخلاقیەکان دەکردەوە و لە ڕێگەی سینەماوە وێنەیەکی ئەرێنی خێزانیان وێنا دەکردەوە Я понимаю, что это мой мир, в
ئەم فستیڤاڵە بەردەوام فیلمە جوان و میهرەبانەکان نمایش دەکات ئاشتی لە جیهاندا لە خێزانەوە دەست پێ دەکات ئەگەر هاوسەنگی و هارمۆنیەت لە خێزاندا ئامادە بێت ئەوە منداڵان بەم هەستەوە دەچنە کۆمەڵگە و قوتابخانە لێرە ئەو فیلمانە زۆرن کە بە خێزان و نەریت و خۆشەویستی و وەفا پەیوەستن لەم سەردەما پڕتند و تیژیەدا ئەم بابەتە بایەخی زۆرە ئەم فستیڤاڵە دەمانگێڕێتەوە بۆ ڕەچەڵەکی خۆمان بە بڕوای من ئەم ڕەهەندە زۆر گرنگە. هەژدەیەمین فێستیڤاڵی فیلمی سینەمایی منداڵ و خێزان لە شاری یاڕسلاڤ لە رووسیا بەڕێوەچوو. ئامانجی فێستیڤاڵەکە پاراستن و بەهێزکردنی خێزانە بۆ گۆشکردنی منداڵان بە گیانی نەتەوەیی و خۆشەویستی بۆ نیشتیمانی دایک. خۆشەوی محەممەد، کوردستان 24 یاڕسلاڤل. لە رووسیاوە بۆ فەڵەستین بابشین بابەتێکیش لە فەڵەستین بۆ بینەرانمان ئامادە کراوە کە بیبینن لە هەموو جیهانە و کوردستان 24 بابەتی ئامادەیە بۆ ئێوە هەمیشە جاباسی پێشەنگایەکی هونەرمەندانی فەڵەستینەکەین هاژە شوێنەوەرە دێرینەکانی غەزە بەرجەستە دەکەن چونکە ئیتر بۆ خۆی مۆزەخانەیەکی گەورەیە فەڵەستین وە ژمارەیەکی هونەرمەندی فەڵەستینیش لە غەزە پێشەنگایەکی شێوەکاریان کردوتەوە کە تایبەتیان کردو بە مێژووی غەزە و شوێنەوارەکانی. هەڵبەت غەزە هەرچەنە جەنگ و شارتیایدا بەردەوامە ئاشتی زۆر کەمە وێرانکاری تایە بەردەوامە بەڵام هێشتا دەستی هوەر و جوانی لێ نابڕێت چونکە بەوەی ئەو گەنجانی هەیە تێر هەوڵێن شارەکەیان هەموو ناوچەکانیان ئاوادان بکەنەوە دڵنەواییەک بدەن بەو وێرانەیە ئەمەش وای کردووە کە هەوڵ بن بەردەوام پێشەنگا بکەنەوە پێشەنگایی کە سۆڤانیش باسی کرد 100 کاری لە خۆی گرتووە کە 28 هونەرمەندەیە بەشدار بوون و ناویشیان ناوە پارچەکانی شار ژمارەیەک لە کارە هونەریەکان هەڵکۆڵینن چاپکردن بەدەست و پولی پۆستا و چەندین دیمەنی تر کە ژیانی ڕۆژانەی غەزاویەکانی بەرجەستە کردووە. 28 فنانا وفنانة 28 هونەرمەند بە دەست و پەنجەکانیان هەڵکۆڵین و چاپکردنیان کردووە تا زیاتر لە 100 تابلۆی شێوەکاریان بەرهەم هێناوە. ئەوان سیماکانی شوناسی غەزەیان وێنا کردوێتەوە. ئەو سیمایە بە حکمی زەمن گۆڕانی زۆری بەسەراتوە. قطاع غزة التي تغيرت بحكم ظروف كثيرة. الورشة تأتي تحت إطار پێشانگاکە بەشەکە لە پرۆسی گەڕان بە دوای مۆرکی شاری غەزەدا کە زۆر گۆڕاوە هەوڵمانداوە لە ڕێگەی هونەرەوە لەسەر تەختە و چەرم دیمەنەکانی وێنا بکەینەوە. على قوالب خشبية أو جلدية. فنانون شباب هونەرمەندانی گەنجن وێرای گۆڕانکاریە دیموگرافیەکان توانیویانە مێژووی غەزە سەر لەن و بنەخشێننەوە لە ڕێگەی کۆمەڵێک نمونەوە کە ڕابردووی شارەکە تیایاندا نیشاندراوەتەوە. لقطاع غزة أنا استخدمت أسلوبي كأني مهندس معماري دخلت اللي هو أسلوب الأرض. لاسایی ئەندازیارێکی بیناسازیم کردووەتەوە وەک چینە جیاجیەکانی زەوی لە تابلۆکانمدا قۆناغە مێژوویەکانی غەزەم داناوەتەوە هەر بۆیە تابلۆکەم باسی لە رادیۆ و تیڤی و شریتی فیلمە کۆنەکان و مایکرۆفۆنەکان دەکات ویستومە باسی پارچە جیاجیەکانی کۆمەڵگەش بکەم. كافة شظايا اللي عشتها. الأعمال اللي بقدمها بتحكي عن لە ئیشەکەمدا باسی ئەو هێڵە ئاسنی نەم کردووە کە بە گەڕەکی شوجاعیەدا تێپەڕیوە دەرم خستووە کە چۆن هێڵەکە پارچە پارچە بووە و نەماوە ئیشەکان دەری دەخەن چۆن ئەو هزرانە زیندوو دەکرێنەوە لە ڕێگەی هەڵکۆڵین و چاپکردن و پولی پۆستەوە لەبەر ئەوەی پولی پۆستە میراتێکی کاغەزیە کە بە مێژووی دێرینەوە دەمان بەستێتەوە. پێشانگاکە سەلماندوێتی کە هونەرمەندەکان توانیویانە ژیانی گشتی جارانی غەزە بۆ هاوڵاتیان بەدەربخەن. بە درێژایی 100 ساڵی تەواو چەندین گۆڕانکاری دیموگرافی کەرتی غەزە لە مێژوودا تۆمار کراوە. ئەم جۆرە پێشانگە هونەریانە ئەو گۆڕانکاریانە بەرجەستە دەکات کە لە سیماکانی ژیان و لە شەڕ و ئاشتی شارەکەدا ڕوویان داوە. بها طوباسي كردستان 24 غزة فلسطين. هەژەدەینە سەر بابەتێکی تەندروستی کە ڕێکخراوی تەندروستی جیهانی هۆشداریە داد لەبارەی جۆرە شەکرێکەوە کە گومانیەوەی لێ ئەکرێت شێرپەنجەی لێ بکەوێتەوە.
جا ئێمە بەشێکی زۆرمان هەوڵە دەین لە ڕۆژانە کە شتە خۆینەوە بگەڕین بە دوانێکە زیرۆیە دایتە شەکریتیانە بەڵام لەگەڵەوەش مەترسی هەیە چکە ڕێکخراوی تەندروستی جیهانی ئەو هۆشداریەی داوە. ئیتر خواردنی شەکر بە هەموو جۆرێکی تر ئەگەر دیعایەوەی بۆ بکرێت کەم شەکرە تەندروستە ئەمەیان نازام چی شەکر بە گشتی بۆ خۆی خراپە چونکە زۆربەی کاتە و میوە سۆزانەی خۆین بە تایبەت میوەکان ڕێژێکی باش شەکری تێە بەڵام ئێمە ڕانەهاتوین وەکو سۆڤاوتی ڕێکخراوی تەندروستی گیانی گومانی لە کام شەکر هەیە کە شێرپەنجەی لێ بکەوێتەوە لەسەر ئەم بابەتە بڵاوی کردوتەوە کە ئەسپارتام شەکرێکی دەستکردە و لە ساڵی 1970ەوە کەوتوتە بازارەکانەوە من لە مێژە هەیە و ئاژانسی نێودەوڵەتی لێکۆڵینەوە لە شێرپەنجە باسی لەوەی کردووە کە شەکری ئەسپارتام ئەگەری هەیە ببێتە هۆکاری شێرپەنجە. هاوکارمان دکتۆر هەڵوێز لەم بارەوە زانیاری زیاتر ورترمان پێدەدات باگوێی لە بگرین. سڵاوتان لێ بێ من دکتۆر هەڵوێستم. ڕێکخراوی تەندروستی جیهانی گومانی لە کام جۆری شەکر هەیە کە شێرپەنجەی لێ بکەوێتەوە بۆچی دەڵێت ئاگاتان لە خواردنەوە گازیەکانی زیرۆ و دایەت بێت. لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر ئەمانە دەکەین. چاوەڕێ دەکرێت لە چەند ڕۆژی داهاتوودا ڕێکخراوی تەندروستی جیهانی ڕاگەیاندراوێت بڵاو بکاتەوە بە فەرمی شەکری نێو، کۆلا، پیپسی، سپرایت، دی و هەوە هەموو خواردنەوە گازیەکانی دیکە کە پێیان دەوترێت زیرۆ، دایت یان بێشەکر بە یەکێک لە هۆکارەکانی شێرپەنجە بناسێنێت. ئەسپەرتام شەکرێکی دەستکردە و لە زۆرێک لە خواردنەوە گازیەکان و بنێشت و شیرینیەکاندا بەکاردێت. ئەم شەکرە لە ساڵی 1970 کەوتۆتە بازارەوە بەهۆیەوەی کە شەکری خوێن بەرز ناکاتەوە خواستی زۆری لەسەر و ئەوانەی شەکریان هەیە یاخود وەرزشەوان و نانەوێت شەکری ئاسایی بخۆن لە بری ئەوەی ئەو خواردنەوە گازیانە یان شیرینیانە بخۆن کە شەکری ئاسایی تێدایە پەنا بۆ ئەوانە دەبن کە ئەسپەرتام یاخود شەکری دەستکرد تێیان کراوە بە ئەوانە شیرین کراوە. ئەم شەکرە دەستکردە 40 ساڵە جێی مشتومڕە هەندێک لایەن دەیانوت سەلامەتە و هەندێکی دیکە پێچەوانەکەیان دەوت. بەڵام ئەم هەنگاوەی WHO یەکلایی دەکاتەوە کە زیانی هەیە. ئاژانسی نێودەوڵەتی لێکۆڵینەوە لە شێرپەنجە کە سەر بە ڕێکخراوی تەندروستی جیهانیە دەڵێت شەکری ئەسپەرتام کە لە نێو خواردنەوە گازیە زیرۆ و بێشەکرەکاندا هەیە وەکەمانی کە من نمونونەکانیانم هێناوە ئەگەری ئەوەی هەیە ببێت بە هۆکاری شێرپەنجە. ئەم قسەیە دەقی قسەی خۆیانە ئەگەری ئەوەی هەیە ببێت بە هۆکاری شێرپەنجە. بەڵام کۆمەڵێک پرسیاری گرنگ دێنە ئاراوە. بۆ نمونە دەبێت ئێمە بزانین کە ڕێکخراوی تەندروستی جیهانی بڕی چەند لەم شەکرەی پێمەترسیدارە چونکە گۆشتی سووریش بە یەکێک لە هۆکارەکانی شێرپەنجە دانراوە بەڵام خۆمە بەست لی شیش و دوان نییە ئەو کاتە مەترسیدارەکە زیاد لە پێویست بیخۆیت. بۆیە دەبێت بزانین ئەمیش وایە یاخود خواردنەوەی یەک خواردنەوەی گازی زیرۆ جێی مەترسیە. WHO هەتاوەکو ئێستا وەڵامی ئەوەی نەیاوەتەوە کە بڕی چەند لەم شەکرە یاخود بڕی چەند لەم خواردنەوە گازیانە تووشی شێرپەنجەمان دەکات. تەنهاوە دەڵێت مەترسیدارە و وا پێ دەچێت بەم زوانە ئەم بابەتەش یەکلای بکاتەوە. بۆ ئێستا دەکرێت پشت بۆ لێکۆڵینەوانە بەستین کە کراوە تا بزانین ئەم شەکرە خراپە یاخود خراپ نیە. لێکۆڵینەوەی کە لە فەڕەنسا کراوە دەری خستووە کە هەر بەڕاستی ئەم شەکرە ئەگەری توشبوون بە شێرپەنجە زیاد دەکات بەڵام ئەمە کاتێکە کە بۆ ماوەی 10 ساڵ کۆکاکۆلای دایەت بخۆیتەوە اینجا ئەگەری توشبوونت بە شێرپەنجە لە 0.3 زیاد دەکات واتە بە پێی لێکۆڵینەوەکە بێت پێویستی بە بەردەوامیە هەتاوەکو کاریگەری هەبێت لەسەرت. هەر ئەسپەرتام نییە کە ڕێکخراوی تەندروستی جیهانی بەم دوایە دژی وەستاوەتەوە. ڕێکخراوەکە دەڵێت زۆربەی شەکرە دەستکردەکان ئەگەری توشبوونمان بە نەخۆشیەکانی وەک جۆری دووەمی شەکرە و کێشەکانی دڵ زیاد دەکەن. لە نێو لیستی ئەو شەکرە دەستکردانەدا ئەمەش هەیە کە ئێستا لای خۆمان زۆر بەکارێت ستیڤیا. ستیڤیا زیاتر و کەسانە بەکاری دێنن کە دەیانەوێت کێشیان دابەزێت. WHO دەڵێت نەک هیچ سوودێکی نییە بۆ کێش دابەزاندن بەڵکو ئەو مەترسیانەشی هەیە کە باسم کرد. زیاتر ئێمە چۆن ستیڤیا بەکاردێنین لە کوردستان ستیڤیاکە دەکڕنەوە لە بری شەکری ئاسایی بەم شێوەیە دەیکەن نێو چاوە. دەڵێن ئەم شەکرە کە ئێمە بەکاری دێنین بۆ ناو ئەم چایە لەبەرەوەی کە شەکری خوێنمان بەرز ناکاتەوە لەبەرەوە کێشماندا دەبەزێت و قەڵەو نابین و بۆ وەرزشەوانان زۆر باشە. بەڵام ڕێکخراوی تەندروستی جیهانی دەڵێت
ئەمە نەخۆشی تری لەگەڵدایە. بۆیە لە بری بەکارهێنانی ئەم جۆرە شەکرە ڕێکخراوی تەندروستی جیهانی ئامۆژگاریمان دەکات کە هەوڵ بن هەر بەگشتی شەکر کەم بکەنەوە لە ژیانتاندا و ئەمەش بەکارنێنن. ئێوانەی کە شەکریان هەیە چی بکەن؟ لە ڕێنمایەکان داهاتووە کە ئەم قسانە ئەو کەسان ناگرێتەوە کە خۆیان شەکریان لەگەڵ. ئێمە چاوەڕێی دوایین ئەنجامی لێکۆڵینەوەکان دەکەین تا بزانین بڕی چەندە لە ئەسپەرتام و ستیڤیا و خواردنەوە گازیە دایەتەکان خوانە خواستە یەکێک تووشی شێرپەنجەیە خودت نەخۆشیەکی دیکە دەکەن، بەڵام خۆ بۆ هەندێک شت پێویستمان بە چاوەڕوانی نییە چونکە خۆیان یەکلاین. بۆ نمونە ئەوە یەکلاییە کە خواردنەوە گازیەکان بەگشتی زیانیان هەیە و دەبێت سنوورداریان بکەین. ئەمەیان بکەم لێکۆڵینەوەش هەیە کە قسەی ڕێکخراوی تەندروستی جیهانیشە کە دەڵێت شەکری نێو کۆلا، پیپسی، سپرایت و هەموو خواردنەوە گازیە دایەتەکانی دیکە ئەسپەرتامیان تێدایە و ئێمە دڵمان باش ناڵێت لەسەر ئەو شەکرە و هەموو شەکرە دەستکردەکانی دیکە. بۆیە باشترین چارەسەر ئەوەیە کە خۆت بپارێزی. واتە ئەگەر جاران خۆمان تەنها لە ئەو خواردنەوە گازیانە پاراست بێت کە شەکری ئاساییان تێدایە لەبەرەوەی شەکری خوێنمان بەرز دەکەنەوە، ئێستا دەبێت خۆمان لە ئەم جۆرە خواردنەوە گازیانی دیکەش بپارێزین کە وا باز دەکرا شەکرەکەیان تەندروستە چونکە تەندروست نییە. بەگشتی خۆت لە هەموو شەکرە دەستکردەکان بە دوور بکرد. بە هیوای تەندروستێکی زۆر باش بۆ هەموو لایەک. ڕۆژانە ئێمە مامەڵەکردن یاخود بەرکەوتنمان هەیە لەگەڵ هەموو جۆرەکانی سروشتی کەسەکان یاخود بڵین تەبیعەتیان هەر یەکەیان بە جۆرێکن. چۆن مامەڵە لەگەڵ ئەو کەسانە بکرێ کە هەستیارن لەم بارەیەوە هاوکارمان نیان بەرزان وەڵامی چەند پرسیارێک دەربارەی کەسایەتی دڵناسک دەداتەوە. سڵاوتان لێبێ و کاتتان باش. ئەمڕۆ باسی کەسانێکتان بۆکەین کە لە چواردەوری خۆتان ئەیاندۆزنەوە و هەرگیز نازانن کە چۆنچۆنی مامەڵەیان لەگەڵدا بکەن. ئەگەر هاتوو پێ بکەنی لەگەڵیا ئەوە وازانە کە گاڵتەی پێکەی. ئەگەر بێدەنگ بی وازانە کە تۆ زۆر خۆت بەشتەزانی. ئەگەر گاڵتەی لەگەڵا بکەی ئەو وازانە کە پێی ڕابێری. وەگەر بەخسەشی نەکەی ئەلە بابەوە حسابم بۆ ناکات. ئەگەر شتێکی فێر بکەیت هەستەکا کە سوکایەتی پێکەیت. ئەمانە نیشانەی و کەسانن کە زۆر دڵناسک و هەستیارن و ئەمڕۆ باسییان دەکەین. کەسانی دڵناسک ئەو کەسانن کە هەستیارن بەرامبەر بە هەموو شتێک و دەکرێت بە بچووکترین شت بەتاقەت بن. زۆربەی هەرە زۆریان نایەنێت بۆ جۆرە بن بەڵام ئەم شتا بەدەست خۆیان نییە. بوونی دایک و باوکێک کە هەموو شتێکیان بەخسە کردووە لە کاتی کە منداڵ بووە و هەموو شتێکیان بۆ دابین کردووە یەکێکە لە هەرە هۆکارە سەرەکیەکان یاخود بە پێچەوانەشەوە. ئەگەر هاتوو زۆر سنوور داریان کردبێت و فشاریان خستبێتە سەر و تووشی خەمۆکیان کردبێت و ئەزمموی ناخۆش بە بەردەوامی لە ژیانیدا دووبارە بوو بێتەوە دەبێتە هۆی ئەوەی کە متمانەی بەخۆی نەبێت و دەبێتە هۆی دروستبوونی کەسێکی دڵناسک. لە دوای ناسینەوەی ئەم کەسانە پێویستە ئێمە بزانین کە چۆنچۆنی مامەڵەیان لەگەڵدا بکەین چونکە هەروە ئاسان نییە. کەمتر ڕخنەی لێ بگرە. کەسانی دڵناسک بەرگی ڕخنەی زۆر ناگرن بۆیە گرنگی بە بابەتە لاوەکەکان مەدەن تەنها بۆ بابەتی گرنگ ئاگاداریان بکەنەوە با ڕخنەکەش بە شێوازێکی ئارام و میهرەبانانە بێت. هێڵە سوورەکانیان بزانن تا دەتوانن دوور بن لەو شتانەی کە بەڕاستی بێتاقەتیان دەکات. بەڵام ئەمە مانای ئەوە نییە کە خۆمانیان لەگەڵدا ڕابهێنین و هەر چۆنێکیان ویست بوو جۆرە ڕەفتارکەن. دەبێت تیان بگەینین کە نابێت بیرکردنەوەکانیان بۆ جۆرە بێت کە هەمیشە کێشان هەیە. تەنها ئەو نییە کە دووچاری ئەم بابەتە بۆتەوە بەڵکو هەمووان دەکرێت ئەزمموی بکەین. بەڵام گرنگ ئەوەیە لەم حاڵەتەدا بە بەردەوامی نەمێنینەوە. متمانەی پێ بدە و هانێ بدە کە متمانەی بەخۆی بێت چونکە متمانە بەخۆبوون بەشێکی گەورە لە سەرکەوتنە. بۆ نمونە بارودۆخێک دروست بکە تاوەکو تێیدا باوەڕی بەخۆی هەبێت و تواناکانی تێدا دەربکەوێت و بیان ناسێت. ڕەنگە هۆکاری دڵناسکیەکەی بەرامبەر بە کەسەکان ئەوە بێت کە تێڕوانینی نەرێنی لەسەر خۆی هەبێت. پێی وابێت کە هەمووان دژی ئەون و خۆشیان ناوێت. هەوڵ بدات تێڕوانینی لەسەر کەسەکانیش بۆ بگۆڕی بە جۆرێک کە باوەڕ بکات هەمووان خۆشیان دەوێت. هەوڵ بدەن دووریان بخەنەوە لەوەی کە بڕیار لەسەر کەسانی دیکە بدەن بە مێشکی خۆیان. ڕەفتار و کاری ئەوانی دیکە لە دژی خۆیان لێک نەدەنەوە. خۆی لە کەسانی دیکەش جا نەکاتەوە. هەوڵ بدات زیاتر تێکەڵ بێت و واقعی بێت واتە ڕاستی قبوڵ بکات دەربارەی کەسەکان و ڕووداوەکان و دوور بکەوێتەوە لە بیرکردنەوەی نەرێنی. بۆیە باشترین چارەسەریش بۆم بارودۆخە ئەوەیە کە هەمیشە بە دوای هاوسەنگیدا بگەڕین. نەکەس ناچار بکەین بۆ شێوازە بیر بکاتەوە کە ئێمە دەمانەوێت نەخۆشمان ناچار بکەین کە بیرکردنەوەی نەرێنی پڕ بێت لە نێو ژیانماندا. بە ئەرێنی بیرکەنەوە تا کۆمیشە تەندروستن.
بەم شێوازە هاتینە کۆتایی پرۆگرامی ئەم بەیانیەی بەیانی 24 هیوادارم هەر وەک چۆن پڕبوزە لەگەڵمان دانیشن تا کۆتایی ڕۆژەکەتان و ڕۆژانی دیکەشتان هەروە پڕبوزە بن و پڕ لە خۆشی و شادی بن. هەمیشە لە خۆشیدا بمێنن.